بۆی بزانین کە کاتێک کەسێک ئێوێ خۆی بکوژێ نیشانەکانی پێش ئەو خۆکوشتنەوە ئەو ڕەفتاری چیەوەتە پێش ئەوەی دەستی بچێتە خۆی ئەم کەسە چی دەکات چی دەنوێنێت و چۆن بیناسینەوە بۆی فریان بکەین و ڕزگاریان بکەین. بۆ باسکردنیان بابەتە دکتۆر هەژار عوسمان پزیشکی پسپۆڕی دەرونی ڕاستەوخۆ لە کلینەکەی خۆی لەگەڵمدا. سڵاو لێ بەکات دکتۆر، دەمەوێت پێم بڵێ نیشانەکانی ئەو کەسانە چین کە دەیانەوێت خۆیان بکوژن و چۆن بیان ناسینەوە. سڵاو لە ئێوەش سپاس. لە ڕاستیە ئەوانەی بەعنی بەشێکی زۆری لەوانەی کە خۆیان ئەکوژن بەشێکی زۆریان لە ڕاستیە ئەتوانین بڵێن نەخۆشی دەرونیان هەیە، بە تایبەتی ئەم نەخۆشیانە بۆ نمونە بەپێی زۆری ئەوانەی کە خەمۆشیەکی زۆر زۆر توندیان هەیە و زۆر جار خەمۆشیەکەش ئەگەڕێتەوە، یعنی ئەوە نیە ئینسان یەک جار بیگرێ و تەواوە. ئێسان کەسێ یەک جار خەمۆشیکی قورسەی گرێ و تەواوی قەت تووشی نابێتەوە، کەوا بوو خەمۆکی گەڕاوە یا چەند بارە بووەوە. ئەوانەی کە نەخۆشی دەرونی دوو جەمسەریان هەیە ئەمانش زۆر مەترسی هەوڵی خۆکشتنیان لێکرێ. نەخۆشی شیزۆفرینیا کە نەخۆشیێکی زۆر درێژخایەنە، ئەمانەش ئەبێ بەردەوام دەرمان بخۆن، بەردەوام لەژێر چاودێری یارمەتی کە سوکارا بن، هی دکتۆری دەرونیا بن، لەمانەش ینی خۆکوشتن زۆرترە هەتا لە خەڵک بەگشتی. جگەلەوە هەندێک لەوانەی کە بۆ نمونە تووشی ڕاهاتن بە مەی بوون یا ڕاهاتن بە مادەی هۆشبەر، ئەمانەش لە ڕاستیە زۆر ینی معڕەزن بۆی کە خۆیان کوژن. لەمانە بێگومان ئەم نەخۆشیانە هەمووی نیشانەی خۆی هەیە، زۆریان ماوەیەکی زۆر ئاشن بۆ لای دکتۆر و ئەوانە، و چۆن بزانین ئەمانە یعنی نیازی خۆکوشتنیان هەیە. لە ڕاستیە زۆر جار ئەو نەخۆشە خۆی ئەڵێ لە ژیان بێزارم، ئەڵێ ئەمەکەی ژیانە منیتیام شاڵا من هەر نەبوومایە، ینی خۆی قسە ئەکا ئەیڵێ. بەس بەداخەوە جاری وایە کە سوکار یعنی کە سوکاری نەخۆش شتەکە بە جدی وەرناگرن، ئەڵێن شتیوانیە درۆکە، ئەمە 50 جار وایوی تۆ هەر خۆشی نەکوشتووە. کەوا بوو ئەبێ لە ڕاستیە هەر نەخۆشی هەر کەسێ، حتا ئەگەر کەسێ لەوە پێش قەت نەخۆشی دەرونیشی نەبوو بێ، هەرگیز نەچوو بێ بۆ لای دکتۆری دەرونی، دەرمانی دەرونی نەخوارد بێ، کە بێزاری لە ژیان دەربڕی، کە باسی ئەوەی کە باسی مردنی کرد، کە باسی ئەوەی کرد کە ژیان نرخی نەماوە، قیمەتی نەماوە، سکاڵای کرد لە ژیانی خۆی و باسی مردنی خۆی کرد، ئەبێ زۆر بە جدی وەربگیرێ و قسەکانی بەڕاست وەربگیرێ و قسەی لەگەڵ بکرێ کە سوکار و کەسە نزیکەکانی، و ئەگەر بۆیان دەرکەوت کە خۆیان ناتوانن کێشەی ئەم کەسە چارەسەرکەن، ئەو کەسە بەرن بۆ لای دکتۆری دەرونی. اینجا بەگشتی یعنی زۆر جار ماوێتی هەندێک نیشانە هەیە کە ئەبێ زۆر وریابین. بۆ نمونە جاری وایە هەندێک کەس نەخۆش یا بۆ کووتمەگەر پێشتریش نەخۆش نەبوو بێ، لە پێشە نائارامە، کێشەی زۆرە، هەرای زۆرە، ژیانی نائارامە، دەوروبەری بێزار کردووە، لە پڕ ئەم کەسە ئارامە بێتەوە، بێدەنگ ئەبێ، کێشەکانی باسی ناکە، ئەمە بێ وریابین. ئەبێ وریابین لە کەسێکە پێشتر زۆر کێشەی دەرونی هەبوو، زۆر توند بووە و دەری خستووە نیشانەکان لە پڕ چاک لەوەش لێ بترسین. بێدەنگ بەڵێ بێدەنگە بێ و ئیتر ئەوە بۆچی بێدەنگە بێ؟ چونکە لە دڵی خۆیان بڕیاری لە ساسەی یاوە، ئیتر ژیان ئەوە ناهێنێ و کێشەمێشە تەواو خۆمە کوژم و ئەڕۆم، باسیشی ناکە. یا ئەوانەی کە بۆ نمونە لەگەڵ چەند کەسێکا شەڕیان هەبووە، یا ئەوانەی کە ئەچێ ئاشتیانەکاتەوە یەک بە یەک، یعنی بە شێوەیەکی مفاجئ لەو پێش زۆر ڕقیلیان بووە، ئەچێ ئاشتیانەکاتەوە، ئەچێ ماڵاواییان لێکە، ینی جاری وایە هەندێک قسە ئەکا بە مەعنا ئەگەر تۆ وریابێ بێ لێی تێبگەی، ئەوە مەبەستێکی وای هەیە، مەبەستی مردنە، ئەبێ وریابی. اینجا جاری وا هەیە بۆ نمونە وەکوتم ئاشتە بێتەوە لەگەڵ دوژمنەکانیە، یا بۆ نمونە قەرزوشتی لەسەر بووە، ئەچێ یەک بە یەک قەرزەکانیاتەوە، شتی ماڵ ئەفرۆشێ، یعنی هەمووی ئەمە نیشانەی ئەوەیە ئەم کەسە ئەوێ ماڵاوایی لە ژیان بکە، ئەوێ ماڵاوایی لەو وەسع بکە کە تایەتی. زۆر جار ئەمە کە سوکار سەرنجی نایەن، بەس ئەگەر شتی وایان بینی لە کەسەکەیان بەڕاستی ئەبێ زۆر بە جدی وەریگرن و نابێ لەوە بترسن بڵێن ئایا تۆ نیازی خۆکوشتنی هەیە. زۆر کەس هەیە، زۆر دکتۆریش هەیە تەنانەت ئەم پرسیارە ناکە، بۆچی؟ ئەڵێ ئەم پرسیارە ئەگەر بکەم من ئەی هروژێنم ئەو فکرەیە لە لای، بەس ئەمە ڕاست نییە. لە ڕاستیە بەتایبەتی تەنانەت کە سوکاریش دکتۆریش کە گومانی ئەوەی کرد
نابێ بترسێ بڵێ لەوەی من ئێستا خۆم ئەگەر ئەم پرسیارە بکەم بڵێم ئایا نیازی خۆکوشتن فکری خۆکوشتن لە لای دروستەکان و نیشانەکان مانزانی هۆکارەکان دەمێت پرسیارێکی تر بکەم دکتۆر لەوانەیە سستی هەبێ لە بەرەو بەدەمەوەچوونی خێزان و بردننی نەخۆشەکەیان و کەسەکەیان کوڕکچەکەیان بۆ لای پزیشکی دەرونیان لەوانەیە ستیگمایەکە بێ بیرکردنەوەیەکە بێ کە ناو کۆمەڵگەی ئەمەیە خۆش نییە تۆ مناڵەکەت بەری بۆ لای پزیشکی دەرونی و بڵێ کێشەی دەرونی هەیە لە وڵاتانی تر هێڵی گەرم هەیە هۆتلاین هەیە واتە کە تۆ مناڵەکەتە بیری هەنێ نیشانە دەبینی کە لە مناڵەکەتە هەیە ڕاستەوخۆ پەیوەندیان پێوەکەی و ئەوانیش پێتەڵێن چی بکەی یان هەنێ جار نەخۆشەکە خۆشی تەلەفۆنەکە بۆ نمرە سێرەکە ئەو نیشانانەی هەیە سێرەکە زۆر بی لە مردنەکاتەوە سێرەکە زۆر بێتاقەتە پەیوەندیان پێوەکە و ئەوان بە چەندین ڕۆژ و بە چەندین شەو لەگەڵیان ئایا زەڕورەکە شتێکی وا لە ئێوەش بکرێ و ئێستا کە هێڵێکی گەرممانیە دەبێت چی بکەین لە ڕاستیە من باسی ئەو نیشانانەم کرد کە ئینسانە بێ گومان بکە و پرسیار بکە و نەترسێ و لە نەخۆشەکە پرسێ بەڵێ بەڕێی من هێڵی گەرم یەشێکە لەو شێوازانە کە لە وڵاتانیشا تاقی کراوەتەوە یعنی خۆکوشتن لە ڕاستیە شتێک نییە بڵێ کە ئیلا ئەبێ ڕووبە تەنانەت هەندێک کەسێ بڕیاریشیەوە بەڵام ئەگەر خزمەت گوزاریەکی وا هەبێت ینی ئەتوانرێ ئەو کەسە پەشیمان بکرێتەوە لەوەی کە خۆی بکوژێ ئەتوانێت هیوا ئومێدی بۆ دروستکە بەڵام بەڕاستی هێڵی گەرم ینی ئەمیش ئوسوڵی خۆی هەیە بۆ نمونە هێڵی گەرم یعنی بۆ بینەرانی ئەم بەرنمەیە یعنی کە باسی هێڵی گەرمەکەی کێ لەسەر تەلەفۆنە ئەبێ 24 سعات ئەو کەسە لەسەر تەلەفۆن بێ و ئەبێ ئەو کەسە بەلای کەمەوە ئەبێ زانکۆی تەواو کرد بێ بە تایبەتی لە بوارناسیە لە دەروونناسیە لە کۆمەڵناسیە تەنانەت وا باشە لە ڕاستیە ئەو کەسەی لەسەر تەلەفۆنی هێڵی گەرم دانیشتووە وا باشە دکتۆرێکی دەرونی بێ لەبەرەوە ئەبێ ئەو کەسە لە شوێنێکا بێ کە وەکو وتم لە ڕووی تەکنیکیەوە لە 100% بێ لە پڕ کارەبا بکوژێتەوە و لە پڕ تەلەفۆنەکە خراپێ ئەوە نابێ جگەلەوە بەڵام لە کۆتاییە تۆ ئیشارەت بە خاڵێکی زۆر گرنگی کرد یعنی لە ڕاستیە بەداخەوە نەک ڕەنگە خەڵکی ئێمە نەیەوێ نەخۆشەکەی بەرێ بۆ لای دکتۆری دەرونی ئەمە واقعێکی تاڵە خەڵکی ئێمە ئەتوانی بڵێ لە 100 کەس لە خەڵکی ئێمە لەوانەیە 98 نێوێ بە هیچ جۆرێ مناڵەکەی و کە سوکارە نزیکەکەی بەرێ بۆ لای دکتۆری دەرونی لەبەرەوەی فکرێکی زۆر بێمەعنا زۆر بێ بنەما کە بەڕاستی ئینسان بێزار ئەکا کە ئەگەرێشێ بچێ بۆ لای دکتۆری دەرونی پێی بڵێ بڕۆ بۆ لای دکتۆری دەرونی من شێد نیم لە ڕاستیە حەزەکەم پێتان بڵێم لە 100 کەس یەک خاڵم ماوە لە 100 کەس کە ئەچێ بۆ لای دکتۆری دەرونی حەزەکەم بزانن لە ڕاستیە ئەتوانم بڵێم 2 کەس باری دەرونی ئەوەنە خراپە کە ئەتوانین بڵین ئەکەوێتە سەرجادە ئەجنانەوە هەشتی خەڵکێکە بەڕێز زیرەک بەڵام بەڕەحم زۆریان بەڵام کێشەی زۆریان هەیە و دەرەقەتی کێشە کۆمەڵایەتی دەروونەکانیان نایەن ئەمانە لە ڕاستی عاقڵەکانەچن بۆ لای دکتۆری پزیشکی پسپۆڕی دەرونی زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵم بوون سپاس بۆ ڕێنماییەکانتان